باشترین زاراوە فێری ببین و بەرهێنانە لە خوددا. ئێمە باسی ئەومان کرد من ئەبێ چۆن کەسێ بم. ڕۆژانێک بیرم لەوە ئەکردەوە کە بڕۆم خۆم باشکەم. من ئەبێ چۆن کەسێ بم وەڵامی ئەمە پێویستی بەوەیە بڕۆی گوێ لە فلان کەس بگری، بڕۆی فلان کتێب بخوێنیتەوە، بڕۆی هەوڵێ بە ڕاوێژ بە فلان کەس بکەی، بچی بۆ ماڵی فلان کەس و گوێ لە قسەکانی بگری، پێویستی بەمەیە. ئەمەش وەبەرهێنانە لە خوددا بەکات و بە پارە ئەکرێ، بەکات و بە پارە. ئەگەر تۆ وەبەرهێنانت لە خۆتا کرد دڵنیا بە چەند قات ڕۆژێک قازانجەکەی وەرەگری. واتە من ئەگەر ڕۆژێک لە ژیانما بەهۆی ئیشی ڕۆژێکمەوە لە یەکێک لە قۆناغەکانی ئیشکردنما من بەهۆی ئیشی ئەو ڕۆژەمەوە بۆ نمونە 2000 دلارم دەستکەوت بێ، ئەوە ئیشی ئەو ڕۆژەم نەبووە کە ئەو 2000 دلارم دەستکەوتووە، ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئەو زەمانەی کە دینار نەبووە لە باخەڵما، بەڵام ئامادە بووم چەندین مجەڵەت بخوێنمەوە لە سوچەکە. کەواتە ئەمە هەمووی وەبەرهێنانەکە بوو ڕۆژێک لە ڕۆژان تۆ وەڵامەکەی وەرەگریتەوە.